ئێستا ئەو تەماتە ساڵ ئەمە زستانان ئەگاکردن لە بازاری لە 1500 دینارە خوارێ لەو مەسێ 100 دیناریەکە. یونس حەسەن گەنجێکی دانیشتووی باڵەکایەتیە و بەکاری کشت و کاڵیەوە خەریکە. سەرەتای داچەقانی ئەو زەوی ترسم لە ئەوڕۆ هەبوو لە ئێستا. یونس باس لە گرفتی ساغبوونەوەی بەرهەمەکەی دەکات. ساڵانە لە کاتی پێگەیشتنی بەرهەمە کشت و کاڵیەکان ڕوبەڕووی جوتیاران دەبێتەوە. ناکرێت کاکە تو زەویت هەبی لێگەڕی لە ترسی نەفرۆشتنێ لە ترسەوەی کە ساغ نابێتەوە هەران ساڵە بەڵکی ساڵێک بەفرۆشێ خەڵکەکە بێش و کار و کەسابەتە دەبی هەر بکەین ناچارین کە زەرمەندیش بین دەبی هەر بکەین بەڵام زەرەکەش جارە هەوساڵ لە پێش چاوان ئەو مەسرفەی لێن کردیە ناگەینەوە. بۆ ئەم ساڵیش ڕێژەیەکی زۆری زەوی بە بەرهەمە کشت و کاڵیەکان داچێنراون. ئێستا کاتی پێگەیشتنیەتی بەڵام کەمی نرخی بەرهەمە ناوخۆیەکان لە بازاڕەکان نیگەرانی زۆری لای جوتیاران دروست کردووە کاتێک نرخی تێچووی بەرهەمەکانیان بۆ ناگەڕێتەوە. کە چیلۆی 300 دیناریەکە لێران ئاتۆکردنێریە و لێرێ چیلۆی کرێیبار 100 دیناری بەس کرەیە 50 دیناری بەس مولێ واتە 150 دینار لەو 150 دینارەی 100 دینار زیاتر مەسروفیتی کە بەهۆی دەرمان لێدان و بەهۆی عەلاگەکڕین و کرێکارەکانی واتە 50 دینار لە فەلعامینێتەوە ئەگەر بێت و یەک تەن حیسێ بکەی لە یەک تەن دەکاتە 50,000 دینار 50,000 دینار یعنی هیچ کەسێک ئەوڕۆ بە 50,000 دیناری سێ مانگیشی ناکا بێت و 50,000 دیناری. ئەمە وەکو فەلاع لە گوندی ناوەندا هەوساڵ تەماتە و خیاری زۆر لێکرایە بەس بە ئاوەکی پاک و ئەوەش ئاوە دەین بڵین باشە و ئاوەکە ئاوی بەفرەیە ئاوەکی پاکە بەس کێشەی ئەوەن هەیە پێنج سەرف نابی کە وێڕە ئاگا بەروو بوومەکەن پێنج سەرف نابی بڵێن زیاتر ئەنێرینە هەولێرێ لۆ فرۆشتنێ کرێن 125 دینارە 300 دینار ئەکالۆمە کرێشن 125 دینارە حاقی علاگە و چمیا و ئەو شتانە لێ دەرکەین بڕوا بکە 50 دیناریش لۆ بەنامێنێتەوە زەرەری زیاترە لەوەی بەس نەتوانین بە بێکاری دابنیشین. سنووری ناوچە شاخاویە کوێستانیەکان لە بارترین ناوچەن بۆ بەرهەمە کشت و کاڵیە وەرزەکان ساڵانە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان و گونشینان بەو کارە خەریک دەبن. ڕێژەیەکی زۆری بەرهەمی کشت و کاڵی لە جۆری هەرە نایاب دەخەنە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەشێک لەو بەرهەمانەش بۆ پارێزگەکانی ناوەڕاست و خواروی عێراقیش ڕەوانە دەکرێن. ئیسماعیل عوسمان کورسات نیوز ناوچە کوێستانیەکانی باڵەکایەتی.